مەلاهەندرێن بالیسانی تاقانەی خێزانەکەیەتی کە لە چیمیابارانی بالیسان ڕزگاری بووە دەچێتەوە ئەو ئەشکەوتانەی کە لە ترسی تۆپ و فڕۆکەی ڕژێمی بەعەس لەگەڵ باوک و دایک و خوشکەکەیان خۆیان تێدا حەشار دەدا کەچی ڕژێمی بەعەس هەر لەوێ چیمیابارانی کردن و ئەندامانی خێزانەکەی شەهید بوون. ئەو شوێنە بوو کە تیارەدات لێرە خۆمانە شاردە و خۆمان حەشارەدا و لە ئەوەی تیارەت قەسم نەمانگریتەوە لەوێش کە پروشتمان کرد بوو ئیتر بەداخەوە لێرە بوو کە چیمیا لێدا لە چیمیابارانی دووەم بابم و داکم و خوشکم و سێ نەفرێتی عایلەمان شەهید بوون و ئەمن بەتەنێ دەرچم ئەو کاتی تەمەنم 5 ساڵی. مەلاهەندرێن دەڵێت بالیسان شوێنی حەوانەوەی پێشمەرگە و شۆڕش بووە بۆ ئازادبوون لەژێر دەستی ڕژێمی بەعس و کەچی ئێستا وەکو ئەوەی دوژمنی ملەتی کورد بوو بێت دانیشتوانەکەی پشتگوێ خراون و حکوومەت ئاوڕیان لێ ناداتەوە. ئێستاش دەگەدابی دەنجێت تۆپ و دەنجی گەورە گەورە ترسێن. ئێرە ئەو شوێنە بوو کونەسی خوڕکە ئێمە عایلەی منی تێدا شەهید بوو میلەتی کورد گەلی کورد ئەوانەی لە ڕابردوو لە خەبات و لە شۆڕش بەردەوام بوون هەموو ئاواژیاین لەناو ئەو کونە ئەشکەوتانە و لەو شوێنە چۆڵ و چاڵانە بووین لە پێناو کیانێکی سەربەخۆ لە بۆ میلەتی کورد و لە پێناو ژیانێکی خۆش لە بۆ ئەو میلەتە کە بحەسێتەوە. دۆڵی بالیسان و ناحیەی بالیسان زۆر هیلاک و وێرانە ئێوە بە خۆشتان دیتان شەقامێکی هەیە هەر هەمووی چاڵ و چۆڵ و وێرانەیە 2 ساڵن قێر نەکرایە کارتی نیشتیمانیمان هەبوو لێرە لایەن بردیانەوە هیرانێ منتیقەیەکی زۆر بێ خزمەت گوزاریە ئەڵێ بەردەوام دوژمنی میلەتی کورد بووە نەک شوێن و حەوانەوەی کە پێشمەرگە و سەرکردەکانی ڕابردوو لێرە بوو بێ ئاوڕیان لێ نادرێتەوە یادەکان زیندوو ناکرێت. عەلی خۆشناو یەکێکی دیکەیە لە بەرکەوتوانی چەکی چیمیایی لە ناحیەی بالیسان ئەو دەڵێت بریندارانی چەکی چیمیایی ڕۆژ لە دوای ڕۆژ بارودۆخیان خراپتر دەبێت کەچی حکوومەت چاوی بڕیوەتە ئەو مینحەیەی کە بۆ کڕینی دەرمان و چارەسەر بەکاریان دەینا و ئێستا لێی بڕیون ئەمەش بارگرانیەکی زۆری بۆ بەرکەوتوانی چەکی چیمیایی دروست کردووە. بەڵام بەداخەوە لە سەرای ئەو هەموو قوربانی دانا حکوومەت هەستا بە ناوی چاکسازی مینحەیەشی بەرکەوتوانی هەبوو 400,000 کە بۆ دا و دەرمان لە 2 کابینەی پێشووە لە کابینێ 6 و 7 و 8 لە هەردووچیان پەرە پێدا بە یاسا بۆیان براوەوە کە ئەو مینحەیە وەکو چارەسەرێک لۆ عیلاجەکانی خۆیان بەکارمێنن. بەڵام لە کابینەینەوە بەڕاستی هەستان بە ناوی چاکسازی لێیان بڕین تخوا لە پای هەموو قوربانی دانە و خزمەت گوزاری تۆ چاو ببڕیان مینحەیەکی 400,000 کە سوکاری شەهید یان موچەیەکی 450,000 شەهیدێک. بەهۆی چیمیابارانی ڕژێمی بەعس لە دۆڵی بالیسان لە ناوچەی خۆشناوەتی نزیکەی 300 هاوڵاتی شەهید و 650 کەسیش بریندار بوون. دوای تێپەڕبوونی 37 ساڵ تا ئێستا شوێنەواری چیمیاباران لەسەر گیان و جەستەی بەرکەوتوان ماوەتەوە و بەدەست ئازار و کەم ئەندامبوونەوە دەناڵێنن. حکوومەتی هەرێم 32 ساڵە نەیتوانیوە ئەو زامەیان ساڕێژ بکات. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی بالیسان.